لە هەندستان چالاکی و ناڕزایەتیەکانی بزوتنەوەی سیسرکەکان بەردەوامە و هێدی سەرخاڵی هەژاندنی پایەکانی حکوومەتەکەی نارێندا مۆدین. نیودەلهی پایتەخت لە ئێستادا گۆڕەپانی یەکێک لە گەورەترین و جیاوازترین ناڕزایەتیە گەنجانەکانی مێژووی هەندستانە. تێیدا بزوتنەوەیەک بە ناوی پارتی گەلی سیسرکەکان کە تەنیا وەک نوکتە و گاڵتەجاڕیەک لە تۆڕی کۆمەڵایەتیەوە دەستی پێکرد. ئێستا بووەتە گەورەترین ئاڵنگاری لە بەردەم خولی سێمی سەرۆکایەتی نارێندا مۆدی سەرۆکوەزیرانی هەندستان. لە ڕۆژانی ڕابردوودا گەڕێکی بێئەنجامی دانوستان لە نێوان سەرکردەکانی بزوتنەوەکە و بەرپرسانی باڵای حکوومەت بەڕێوەچوو. هەرچەندە وەزیری تەندروستی و سەرۆکی حیزبی دەسەڵاتدار لەگەڵ نوێنەرانی پارتی سیسرکەکان کۆبوونەوە، بەڵام خۆپشاندەران سوور بوون لەسەر ئەوەی تا وەزیری پەروەردە دەست لە کار نەکێشێتەوە یان لانی کەم لە کار لا نەدرێت شەقامەکان چۆڵ ناکەن. ئەمەش دوایەوە دێت کە نیودەلهی پایتەخت توندوتیژیەکی بێپێشینەی بەخۆوە بینی کاتێک پۆلیس بە غازی فرمێسک ڕێژ و دارکاری ڕوبەڕووی هەزاران گەنج بووەوە کە دەیانویست بەرەو پەرلەمان بڕۆن. سەرەتایان بزوتنەوەیە بۆ 16 ئایاری ئەمساڵ دەگەڕێتەوە کاتێک سەرۆکی دادگای باڵای هندستان لە دانیشتێکی دادگادا گەنجانی بێکار و چالاکانی باسی سرکە و مشەخۆرەکانی کۆمەڵگا وەسف کرد. ئەبهیجیت دێبکی گەنجێکی 30 ساڵە پسپۆر لە بواری پەیوەندیەکان بڕیاریدا ئەم سوکایەتیە بکاتە چەکێک. ئەو لاپەڕەی پارتی گەلی سیسرکەکانی لە تۆڕی ئینستاگرام دامەزراند و لە چەند هەفتەیەکدا زیاتر لە 20 ملیۆن فۆلۆوەری کۆ کردەوە. گەنجان بە ماسکی سیسرکەوە ڕژانە شەقامەکان و ناوی بزوتنەوەکەشیان پارتی گەلی سیسرکەکان وەک تانەیەک لە ناوی حیزبی دەسەڵاتدار بەهاراتیا جانەتە پارتی هەڵبژارد کەواتای پارتی گەلی هندیە. ئەوەی بزوتنەوەکەی لە سۆشیال میدیاوە هێنایە سەر شەقام قەیرانی پەروەردە بوو. دزەپێکردنی پرسیارەکانی تاقیکردنەوەی نیشتیمانی پزیشکی کە چارەنووسی 2 ملیۆن خوێندکاری دیاری دەکرد بووە هۆی هەڵوەشاندنەوەی تاقیکردنەوەکان. ئەم ڕووداوە فشارێکی دەرونی وای دروست کرد کە بە پێی راپۆرتەکان نزیکەی 20 خوێندکار کۆتاییان بە ژیانی خۆیان هێناوە. قۆناغەکە بە جێگەیە گەیشتووە کە ئێستا سیسرکەکان تەنیا داوای چاکسازی پەروەردە ناکەن، ژمارەیەک داواکاری دیکەشیان هەیە کە گرنگترینیان بریتین لە 1. قەدەغەکردنی دامەزراندنی سەرۆکە خانەنشینکراوەکانی دادگای باڵا لە ئەنجومەنی ویلایەتەکانی هندستان، توندکردنەوەی سزاکان بەسەر ئەو بەرپرسانەی کە بە شێوەیەکی نایاسایی ناوی دەنگدەران لە تۆمارەکانی هەڵبژاردن دەسەڕنەوە. 3. تەرخانکردنی نیوەی کورسیەکانی پەرلەمان و پۆستەکانی نێوحکوومەت بۆ ژنان. 4. هەڵۆشاندنەوەی مۆڵەتی ئەو دامەزراوە میدیایانەی لەلایەن کۆمپانیا و گروپە بازرگانیە زەبەلەحەکانەوە خاوەندارەتی دەکرێن. 5. قەدەغەکردنی ئەو پەرلەمانتارانەی لایەنگری حزبیان دەگۆڕن لە خۆکاندیدکردنەوە بۆ ماوەی 20 ساڵ. 6. دەست لە کارکێشانەوەی وەزیری پەروەردەی هندستان بەو پێی وەزارەتەکەی بەرپرسیارە لە قەیرانی دزەپێکردنی پرسیارەکانی تاقیکردنەوەکان کە بووەتە هۆی سەرهەڵدانی ئەم شەپۆلە ناڕزایەتیە کە تێیدا سەرکەوتوو بوون و وەزیری پەروەردە دەستی لە کارکێشایەوە. ئەمە جگەلەوەی داوای ڕوبەڕووبوونەوەی بێکاری و گۆڕینی سیستمی سیاسی دەکەن. پشگیری بەرفراوانی ئۆپۆزیسیۆن بۆ ئەم بزوتنەوەیە نیشانەیەوەیە هندستان لە بەردەم وەرچەرخانێکی سیاسی گەورەدایە کە ئەم جارەیان لەلایەن تازە پێکەشتوانەوە و لەژێر ناوی سیسرکەکانەوە ڕێبەرایەتی دەکرێت.